گروپی خانمان بەرهەمە ئەدەبیەکانیان دەخەنە ڕوو بە پرسیارێکەوە دەستی پێکرد بۆ زۆرینەی ئەوانەی وا لە گۆڤارە ئەدەبیەکان چیرۆک و شێعر بڵاو دەکەنەوە پیاون. خانمێک لە لۆس ئانجلس لە ساڵی 2011 ئەم پرسیاریە ئاراستەی سەرنووسەری گۆڤارە بەناوبانگەکان کرد و ئەوانیش بەم شێوەیە وەڵامیاندایەوە بۆ ئەوەی پیاوەکان زیاتر دەقیا دەبیمان بۆ دەنێرن. هەروەها شتێکی پێی دەڵێن لە ئەنگری لە هاوشێوەکان واتە ئەگەر تۆ لە دەسەڵاتدای باغ بە کەسێک دەدەی کە لە خۆت دەچێت و لە بوارێکدا خۆت و بیردێنێتەوە. بۆ نمونە ئەگەر دەسەڵاتدار پیاوێکی سپیە نووسینی پیاوی سپی زیاتر بڵاو دەکاتەوە. ئەمە تەنیا تایبەت نییە بە چاپ و بڵاوکردنەوە بەڵکو لە هەموو پیشەکانی تردا بەرچاو دەکەوێت. ئەم گروپە ئێستا لە وڵایەتەکانی دیکەی ئەمریکا و هەروەها کانادا و مەکسیکیش ئەندامی وەرگرتووە. کەسانێک هەن کە پشتگیریمان دەکەن و یارمەتی داراییمان دەدەن. ئەم یارمەتیانە خەرجی کێبلکەی نووسین دەکرێت. ئەم گروپە ئاستی بڵاوکردنەوەی منی زۆر گۆڕی. ئەوە 2 ساڵە ئەندام و پێشتر زۆر هەستم بە تەنیایی دەکرد و کاتێکی زۆرم بۆ ڕەوانەکردنی دەخێک تەرخان دەکرد. ئەمە زۆر تاقت پروچێن بوو. هاوڕێتی و چاوپێکەوتنی ڕێکوپێکی مانگانە یارمەتی داوم زۆر زیاتر نووسینەکانم بڵاو بکەمەوە. ئەم ژنانە یەکتر ڕێنەوەی دەکەن و کە یەکێکیان دەقێک ڕوانەی چاپەمەنیک دەکا بە کۆمەڵ چەپڵەی بۆ لێ دەدەن. زۆربەی جار لە کافی شاپێکدا کۆ دەبنەوە بەڵام جار پاچڵاکیان هەیە واتە هەر کەس و خواردنێک دێنێ. ئەمە دەرفەتێک دەڕەخسێنێت کە زیاتر لە یەکتر نزیک بینەوە و پەیوەندیەکەمان تەنیا لە ئاستی ناساندنی گۆڤارێک یا ماڵپەڕێکدا نەمێنێتەوە بەڵکو وەکو کۆمەڵێک ژن کۆ دەبینەوە و باسی ژیانمان دەکەین و جار ئەم بەشەش ئیلهام بەخشە. ئەم کۆبوونەوانە ئاستی دۆستایەتی باوەڕ بەخۆ و چاپ و بڵاوکردنەوەی ئەدەبی خانمانی بەرز کردوێتەوە تا سەرنووسەرەکان چیدی نەڵێن خانمان بەرهەم ڕەوانە ناکەن. ئاڤاهۆما، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.